جارێکی دیکە چالاکان و ڕۆژنامەنووسان و یاساناسان دژی دەستگیرکردن و سزادانی چالاکانی بادینان گردبوونەوە و داوایان کرد هەرچی زووە دادگای پێداچوونەوە بڕیار لەسەر ئازادکردنیان بدات و بگەڕێنەوە نێو کەسوکاریان چونکە پێیان وایە ئەوانەی دەستگیر کراون بێتاوان و لەسەر بنەمای تۆمەتی هەڵبەستراوە و ساختە سزادراون. ئێمە ئەمڕۆ لێرەین بەڕاستی دەمانوێت بە دادگای تەمیز بڵێن کە کارەکانیان خێراترکەن و پەلە بکەن چۆن دادگا بە ماوەی 2 ڕۆژ مەلەفێکی 1000 لاپەڕەیی کە دروستکراو بوو کە چاوەشاکاری بوو بڕیاری لەسەردرا ئەو هەش پێویستە بە ماوەیەکی کورت دادگای تەمیز پێداچوونەوە بۆ مەلەفە بکات بۆ کە حکومدران بە ماوەی 2 ڕۆژ توانیان 1000 لاپەڕە تێپەڕێنن بۆ دادگای تەمیز دەڵێن کاتمان پێویستە. بە تۆمەتی سیخوڕیکردن مانگی شوبات دادگای تاوانەکانی 2 هەولێر سزای 6 ساڵ زیندانیکردنی بەسەر 5 چالاک و ڕۆژنامەنووسی بادینان داسەپاند. سزادانی ئەو کەسانە کاردانەوەی توندی بە دوای خۆی داهێنا. دواتر لە مانگی ئاداردا ئەنجومەنی ئاسایش دامپیانانی ئەو کەسانەی بڵاو کردەوە، بەڵام پێشتر و دواتریش ئەو چالاک و ڕۆژنامەنووسانە وتیان ئەو دامپیانانە لەژێر هەڕەشە و گوشاردا بووە و سەر لەبەری تۆمەتەکان ڕەت دەکەنەوە. ڕاستیە کەیسەکە لە دەریشەوە لە سەفارەت و کونسوڵخانە و ڕێکخراوەنەوەی دەوڵەتەکان دەنگدانەوەیکی کارێکی زۆر باشی بۆ کردووە و ئێمە بەردەوامیشین لەسەر کارکردن لەوەیە لە ڕێکخراوەنەوەی دەوڵەتەکان لە کونسوڵخانە و سەفارەتە نێو دەوڵەتەکان بەردەوامن چ بە دەرکردنی بەیاننامە بێت چ بە ئیدانەکردن بێت چ بە ئاگادارکردنەوە و کۆبوونەوەی ڕاستەوخۆ بێت لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە داوا دەکەن ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستان بپارێزێ و خودی کەیسی سزادراوانی بادینان ڕابگیرێت و سەرجەمیان ئازاد بکرێت. کەسوکاری گیراوان ئاماژە بۆ ئەوە دەکەن دۆخی گیراوان لە زیندانەکان بەرەو خراپی دەچێت و تووشی نەخۆشی پێست بوون. لە هەمان کاتدا دۆخی دەرونی منداڵ و خێزانەکانیان باش نییە. بەڵێ بێگومان ڕەوشەوە تەندروستی باشنینەش بەرک و تووشی نەخۆشیێت پێستی و حساسیە بوونە هەروە ساژی فشارێکە زۆر سەروا جهێوا نەباشە یعنی مافواتێتە پێشلکردن و وێ چارچوبێدا بریارەگرتنێ بەلێ بوو چەندین کەسن دیژی هاتیە دەرکردن یعنیش بوو بێدەنکردنا ئەف کەسن کول سەر ئەوێ کەیسێ دووبارەت ئاغون ئەوە بخۆشی بنپێکردنا مافێ یعنی وان چالاکوان و وان ڕۆژنامەوانندیە کول سەر ئەوێ کەیسێت ئاغون ئەوە کو بەرامبەر وا گرتیا وا زیندانیاتیەکردن بێبەر بوونە مافێ پارێزەرەتیە و هەروە سەنها جهێوا گەلێکی خراپە یعنی لژنە مافێ مرۆڤ و سەرداناکردی ئەف حەقیقەتە دەرخست و شیناسی کەسال جایگیدا 135 کەس لویجی بوون. ئێستا چاوی کەسوکاری دەستگیرکراوان و چالاکانی مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لەسەر ئەوەیە بزانن دادگای پێداچوونەوە چ بڕیارێک دەدات و تا چەند بێلایەنانە کار لەسەر دۆسیەکە دەکات و بڕیاری سزادانیان هەڵدەوەشێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.